دم باش بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطنا به پایتخت بخیراتنا و دکن ده وی برنامه نو ده جه هفترنگ ده وی برنامه ده امی سردانا چند ولاتان بکن و هنج چاند و هنراوان بوره باروکن. هنرمند یمنی مراد سوبای ل پاریس تابلو یک مزن لسر دیوار چیکر لسر شر و تندوتجیا گو لیمنی دبه به مبستا گو هنراوی کار به پیاما آشتی و آرامی بگهینه جهانی. هنرمند کولانا یمنی مراد سوبای هنرا میورال دکه آنکو نیگارکشانا لسر دیوار لپاریسه او دبیجه او وی که دکه داکو برانبر نفاقا نافنتوی راوسته جبر شر لولات ویچه دبالی یمنه. مراد دبیجه گلکی گرینگ جبوی کو خلک لپاریس بزانن یمنی کینه. هر واسه دبیجه کو فرانسا ولاته که گرینگ او کو دوی رولکا باشتر دوی شری دا بلیزه نک چکان بفروشه. ام بحثا نزیکی 200,000 کسان دکن کل یمنه مرن و از هویدارم کو حوالن یمنه و آلی کاریه بکن داکو وی شریب داوی بینن. مراد دزانین کل یمنه هر روزک و کو مهک در باز دبج بو گلیوه. جیان پر زحمت اجبو گلیور. او بی الکتریکن دبستان هات نگرتن نزی 3 میلیون زاروج دبستان هات ناقود کرن او انها ببن بشک جوی شر ملیتانان نونرن هفت ریخستنن حکومی بجداری و چالاکی بوندگل مراد دا کو نرازی بونا خواج بو فروشتنا چکا جالی فرانسا و بو شر یمنه نیشان بدن. کارمندکا یک جری خستنان دبیجه کو او دخوازن بالا گشتی بکشینن دا کو پیاما وان بگه هجواکا نافنتوی. Alors nous on voudrait alerter l'opinion publique. Çima nivîsin ser dîwar heye, çima termên kesên mirî hatine çêkirin li ser dîwar. Çima daxwazekî giştî heye derbarê vê babetê de. Em dixwazin bala xelkê bikişînin li ser rewşa Yêmenê û li ser rola Fransê di vî şerî de. Her kesek di vê çarakiyê de bejdare heman peyama wan heye. او جی اوه کو حکومت تشتکی بکن دا کو شر و قیرانا لی یمنه بداوی بینن. فیلم بهشتا من یه گوش آلیه در هنر اکرم حیدو هاتیه چکرن جیروکا باجاری سریکانیه دینه برچاوان بیروشا جیاناوی بری شرچاوابو و پشتی وی. فیلم لناوندا جروسلم فاوند لواشنطونی هاته نشاندان ام لور آماده بون و مجوره اف راپورت آماده کریه. شر سوریه نتنی روی ولاتی سیاسی گوهرت لیبل جواکاوی یا هفرنگو تکل جهف جدا کر و کوملک لدجی یادن کرنیار. اف جیروکین خمگین و هستیار تنی لسر دسته هنرمند و روشنبیرن وی تین گوتن و بلاف دبن. وقت فیلمی در هنر کرد اکرم حیدو یه بناوی بهشتا من. گو لسری کانی او فیلما چی بویه و جیروکا خواه دبیجه لی او جیروکا هر کسکیه دهندری سوریه ده. افلم لناوندا د جروسلم فاوند لی واشنطن پایتخت هاته نمایش کرن. برپرسا گالری داگمر پینتر به مبست خواست گویی فیلم بینی سر اکران خو داگو چیروک کراستی ج سوریه و خلکن امریکی را پاروکر. ام برکی خوشن کو ما کاربو فیلم بهشتامن لور نمایش بکن. گله کس آمده بون او خوش بکو د دسپیکا فیلم ده اخفتنا در هنر اکرم هبو کو به مبست وی پیام خو به کردی گود جبو گرینگی بده چاندا کردی. فیلم بخوای جی پر خوش بو جو آلین سینماگرافی و موزیک ویجی گله کستیار بو. جبو کسین امریکی او تشتکی بالکیشه دماغو دنافنکی بلگیی ده ببینن به جواک چاوا بو چاوا به هفدور دجیان و نها چپ سری وی جواکی هاتیه. فیلمکی گلکی خوش بو، گلکی کیفام جراحات. جبر او شانازی به حوالتی دیار ده. تشتی هری خوش ده فیلم ده کورنگن جوات تفداته ده بون. کریستیان، مسلمان و ازدی هر کس ده بو. او براستی بالکیش بو. هنکسین جی تماشاوانا گهدان بروشا کردین سوریه دکن و سردانا باجاری سریکانی بخوشی کربون. لید وی فیلمی ده جوان رهن تشتین وشارتی دیار بو. فیلم بخو پر باش بو. از بخو لیکولرم و من لسریکانی کار کریه. من به هر تشتکی ده فیلمی ده هزد کر. چاوا شورشگرین سوری در باسی باجری بون و جواتاوی جهف خستن. دوی گوجمارا تماشاوانین کرد یه گول فیلم آماده بون کم بو لی دی سانیجی کسین لور بون لفیلم تماشا کرن به چیروکا فیلم مس بون و گلک جبیر آنین وان
آنین سر اکرانا سینما. يعني نشاندنا في فيلمي دفيدا ميد الباجار كي وكو واشنطن قالكي جرينجت تشتكي كل سريكانيه بونو هم دزانن كوتش سريكانيه تشد بول روجابا بكشتي جبروا لو جرينجو براستي ايرو برانيا خلكي هاتون برانيا وان امريكي ونبجي تشتكي باش مغارمان خوي امريكي ناز بكن كا چلو دكي تشد براستي ده هنرا سینما ده گلک بشین هنری تی کل دبن دا گو چیروک که بکه فیلم و بتایبتیش بو فیلمین بلگی او گلکی هستیاره گو در هنر کار براستیا چیروک دا آستک هنری ده دینه برچاوان. فیلم باش بو و به آوایکی ساده هاتیه وینه کرن. پرانیا دیمنان ده فیلم ده بفرهی هاتنه کشاندن و او تشتکی باشه جبر دهیلا تو پر تشتان ببینی و بزانبی به چلور بویا. اکرم حیدو سریکانی و چیروکک جواکا وی ده فیلمی بوشتا من ده به هر کسکیره باروت که و او هارمونیا جیانی دوان دورین و شارتی و پاشگوهمای دیار ده و جعالی که دینی ده برچاوان به جنگ و سیاستا قریج چه بوی جواکی کر و جواکر دجبری هردو و او خوشبونا دوی جواکی ده روش بروش ونداد که. لی باجار سلیمانی وینگر هاوری خالد پیشنگهک جبر همین خواه لدارخست او بر همین گو روشا جنگ و تندوتجی شروع دکن و تشتن گو بچاوان نای دیتن هاوری بکامیرا خواه آنی بر چاوان. ئێرە پێشەنگایەکی وێنەی جەنگە لە کارگی جگەرە لە شاری سلێمانی و لەلایەن وێنەگرێکی کوردەوە گیراون. ئەم وێنانە ساتەکانی چەندین ساڵی جەنگەیەک لە دوای یەکەکان لە عێراق و سووریادا پیشان ئەدەن. هاوڕێ خالید بۆ تۆمارکردنی ئەم دیمەنانە چووەتە ناو جەرگەی جەنگەکانە و خودی جەنگ و لێکەوتەکانی لە ڕێی کامێراکەیەوە تۆمار کردوون. ئەم پێشەنگایە ئەزمموی 5 ساڵی ڕابردووی شەڕی داعش و دوای شەڕی داعشە لە عێراق و لە سووریا کە بریتین لە 68 بۆ 70 وێنە ئەگەر هەڵە نەبم کە تایە لە بەری جەنگەوە دەست پێەکات تاکو ئەگاتە ناو کەمپەکان ژیانی ڕۆژانەی خەڵک برینار و قوربانیەکانی جەنگەکە هەوڵەماوە بە شێوەیەکی ورد ئەو چیرۆکانە بژەڕمەوە کە خەڵکی لەسەر ڕۆژنامە و گۆڤارەکانی دیکە نەبینراوە. وێنەگری جەنگی کارێکی زەحمەت و پڕ لە ئاڵنگاریە بە تایبەتیش لە عێراق و سووریادا کە دوو وڵاتن تاوانی جەنگی بە ڕێژەیەکی بەرچاو تێیدا تۆمار دەکرێت. کوشتن یاخود بریناربوون یاخود لە دەستدانی قاچ و دەستی تایە ئەمە جگەل لەوەی کە زۆربەی جارەکان بە تایبەتی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی مەشاکلی هەڕەشە و مەترسی ئەبیتەوە لەلایەنەوە هێزانی کە کارەکەیت کە ئەو تێناگات تۆ تەنیا چیرۆکە ژاڕیتەوە بۆ ئەو تۆ هێڵی سووری چوو لە دژی ئەو ئیشەکەیت. جگە لە مەترسیەکانی مردن و برینداربوون و ڕفاندن و هەموو مەترسیە فیزیکیەکانی تر فشاری دەرونیش هەڕەشەیەکە کە تووشی هاوڕێ و هەموو وێنەگرە جەنگیەکانی تر دەبێتەوە. خۆشی دەرونی احتیمالیشی گەورەیە کە ینی بەسخوا ئازانێت چەند ڕۆژنامەنووس ئەوانەی کە ئەم جۆرە چیرۆکانە ڕووماڵەکەن تووشی نەخۆشی PTSD خەمۆکی ئەوەی کە بەنگلیزی پێوترە دیپرەشن تووشی ئەم حاڵەتانە بوون بۆیە بێگومانم ئەم قورسیانەی تایە بەڵام لە ئەخیرە هەڵبژاردنە ینی ئیتر ئەوە تۆی هەڵیە بژێری ئەتەوێ ڕوبەڕووی ئەم شتانە بیتەوە یان ناتەوێت. وێنەگری جەنگی هونەرێکی گرنگە بۆ تۆمارکردنی ئەو ڕاستیانی تەمومجی جەنگ ئەی شارێتەوە. ئیشی منەوەیە تۆ خەڵکی ئاگدارکەمەوە لەو شتانی کە لە دەوروبەریان ڕوو ئەدەن زانیاری پێبیت حاڵەتەکانی پیشان بیت بۆەوەی سبەینێ وەکو فۆتۆگرافەرە یۆنانیە ئەڵە سبەینە کەس بیانووی نەبێ بڵێن نەمزانی. هاوڕێ خالد وێنەگرێکی کوردە و لەدایک بوو شاری کەرکووکە ئەو لە چەند ساڵی ڕابردوودا لە جەنگە یەک لە دوای یەکەکانی عێراق و سووریادا وەکو وێنەگری جەنگی کاری کردووە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. هنر هەردەم تشتên seyr û balkêş li jiyana mirovan zêde dike wek vî hunermendê Ukraynî Bogdan Sinchokov got bi darikên çixatê amîrên mûzîkê diafirîne û ew amîr ji aliyê grûpên mûzîkê bi kar tên wek amîrên normal. دەزڕەنجینە ئۆکرانیەکە بۆغدان سانچکەیف بەوە ناسراوە کە مۆسیقا لە دەنکەشقارتە دروست دەکات. تا ئێستاکە 15 ئامێری موزیکی بە ئەندازەی ڕاستەقینەی خۆیان دروست کردووە و ئەو بیر لەوە دەکاتەوە ئایا دەکرێت تەنها لە دەنکەشقارتە باندێکی موزیک لە جیهاندا دروست بکرێت؟
من ئێستا کار لەسەر ڤایۆلۆنەکە دەکەم وەک ئەوەی ئێستا تۆ دەیبینیت لە هەردوو ڕوەکەوە شێوەیەکی هەڵئاوساوی هەیە ئەمە شتێکی دیکەیە دوو بەشی هاوشێوەی یەکترین لێوارەکانی ئالێرەوە کە تیرەی لێدا ئەم ئارەزۆی سانچکۆف لە قوتابخانەوە دەستی پێکرد کاتێک یەکێک لە هاوڕێکانی پێشنیازی ئەوەی بۆ دەکات کە کەشتێک بە دەنگ کەشقارتە دروست بکات. ئەمانە بچووکن بەڵام دەتوانرێت شتی شێوە جیاوازی پێ دروست بکرێت دەتوانیت بە شێوازی جیاواز پێکەوە بیان دیکێنیت من حەز دەکەم بەدار ئیش بکەم و سەرکارم هەبێت لەگەڵ پادشە تەختەکاندا دەنگکەشقارتەکان باشترین شتە کاریان لەسەر بکەم لەبەر ئەوە بڕیارمدا بابەتی لەم جۆرە لە دەنگکەشقارتە دروست بکەم. بەڵام توانستی ڕاستەقینەی ئەو دروستکردن و ژەنینی ئامێرە میوزیکەکانە سەرباری ئەوەی کە دروستکردنی ئامێری میوزیک لە دەنگکەشقارتە کارێکی ناوازە و دەگمەنە. ئەوەی من حەزم لێتی نیگارسازی و کەتیرە لێدان و جێگیرکردن بۆ ئەوەی شێوەیەکی لێدەر بکەم هەڵدەستم بە پێوانەسازی مایکرۆن تا میلیمەتر بۆ ئەوەی لە کۆتاییدا وای لێ بکەم بژەندرێت کاتێ ئامێرە میوزیکەکە لێ دەدرێت لە ڕاستیدا من وشەیەک نادۆزمەوە تا هەستی خۆمی پێدەر ببڕم کاتێک شتێک بەو چلکە بچووکانە دروست دەکەیت و دەبێتە هاوشێوەی ئامێرێکی میوزیکی ئاسایی. سانچکۆفی تەمەن 29 ساڵ لەو سەروەختەدا کە کاری لەسەر دروستکردنی دۆم ڤایۆلێن دەکرد بۆ زیادکردنی ئامێرێکی دیکە بۆ باندە میوزیکەکە بۆی باسکردین کە 6 مانگی پێدەچێت تا سانچکۆف بە 27,000 دەنگکەشقارتە ئامێریکی ناوازەی میوزیک دروستکات لە شکڵێکی سێ کوچکەیدا کە هێمای جوامێریە لە ئۆکرانیا و ئێستا ئەو دەزانێت کە لە باندەکەدا دەژەنرێت. سەرباری دروستکردنی ئامێرە میوزیکەکان بەڵام کۆمەڵێک پەیکەر و بابەتی دیکەی دروست کردووە وەک تانک بۆ یاری دیجیتاڵی جیهانی تانکەکان و بورجی ئایفڵ و ئۆتۆمبیلی مۆدێل کۆنی فۆرد کابریۆلی و ماتۆسکیلیش. ئەو دەڵێت ئاڵنگارترین ساتە وەخت لە ئیشەکەیدا ئەو کاتانەیە کە زیاد لە 10 کاتژمێر لە توانستەکانی خۆی بە بەردەوامی تەرخان دەکات بۆ دروستکردنی ئامێرێک. بۆ نمونە بۆ دامەزراندنی جێپەنجەکانی ڤایۆلێنێک یان گیتارێک دەبێت لە هەمان کاتدا دروستی بکات ئەگەرنا شێوەکەی خۆی لەدەست دەدات. زۆر جار خەڵک دەڵێن پیانوێشی گەورە دروست بکە تۆ دەزانیت ئەوەی من زیاتر دەیخوازم پتر زیاترکردنی ژمارەی ئامێرە میوزیکیە دروستکراوەکانە بۆ پێکێنانی باندێکی گەورەی میوزیک بۆ ژەندنی ئەو ئامێرانە ئەمە ئامانجی منە بۆ پەرەپێدانی ئەم هونەرە. ئەمە بێجگە لە پرۆسی تەرخانکردنی کاتیش بۆ لابردنی سەری دەنگکەشقارتەکان بەڵام وەک سپاسگوزاریەک بۆ پەرەپێدانی هونەرەکەی کارگەیەکی ئۆکرانی دەنگکەشقارتەی ئامادەکرا و بۆ کارەکانی سانچکۆف ئامادە دەکات. ئەمە دواهەمین کاری منە ئەم کەشتیە ناوی ئاسکە کێویە زێڕینەکەیە هەموو کەرەسەکان سەر لەنێ بە وردەکاریەکی زۆرەوە دروستکراون ئێوە دەتوانن یەکەمین ئیشی من ببینن یەکەمین کەشتی من کەمتر وردەکاری تێدایە وەک لە کارەکانی ئەم دواییانم. ئێستاکەش سانچکۆف بەڵگەکان کۆ دەکاتەوە وەک هەوڵێک بۆ بەدەستهێنانی ژمارەی پێوانەی لە ئینسایکلۆپیدیای گێنزی پێوانەی جیهانی بۆ گەورەترین کۆمەڵی ئامێری دروستکرا و بە دەنگکەشقارتە و دامەزراندنی یەکەمین تیپی مۆزیک لە جیهاندا کە بە دەنگکەشقارتە تەواوی ئامێرەکانیان دروستکرا بێت. لێ باژارێ حەلەبچا کۆمەکییا شانۆ شانۆیەک bi navê sêva 21 lîst û nîşanda bi awayekî balkêş ev şano hate lîstin û xelat jî wergirt. Kamberê xwe bidin bê ev şano çawa bû. سێوەکەی ئەم جارەی هەڵەبجا تەنها بۆن و بەرامەی مەرگێک نییە لە چوارچێوەی ئەم شارەدا بەڵکو پەیامێکە بۆ مرۆڤایەتی و شانۆ بە ئازایانە و تەنها بە زمانی جەستا دەیەوێت بیگەێنێتە جیهان. شانۆی سێوی 21 لەسەر شەقامەوە بە مرۆڤایەتی دەڵێ لە ناوچوونی ژینگە بەدەستی مرۆڤ تەنها و تەنها بە ئامانجگرتنی خودی مرۆڤەکانە. پەیامی شانۆکی ئێمە بەگشتی ژینگەییە سەرەتای لە دایکبوونی بەشەرێت ئەم زەویە بەم شێوە جوانە هەیە هەر لە داربڕینەوە هەر لە گوڵشکانەوە هەر لە سووتاندنیەوە و هەروەها مەرحەلی سەرمایەداریەتە پێشەوەکو ڕۆبۆتیش بە مرۆڤەکەن بە کۆی گشتی ئێمەی مرۆڤ سەبەبکاری لە ناوبردنی ئەم زەوین ڕۆژێک لە ڕۆژان ئاوەستێ و لە ناوەچێت. نووسەری شانۆکە دەڵێ
پەیامەکە تەنها چاندنی سەوزایی و گەیشتنە لە پەیامی ئەوانەی بۆچی دەیانەوێ ژینگە لە ناو بچێت. دەنگی بەرزی شانۆیە لە ئاس ژینگەدا. شانۆی سێوی بیستویەکە کە باز لە ژینگاکە پەیامەکە ئێمە ئەوەی لێرەوە کە بە هەموو جیهان و بە هەموو خەڵکی دنیا و بە هەموو ملەتەکانی دنیا بڵێن بە هەمومان دەست بە ژینگەوە بگرین. بۆیە پێویستە هەتاکێ لە ئێمە گەر بە گوڵێک بچێن دادێک لێدێن بۆی کە ژینگەکەمان جوان و پارێزراوە بێ بۆی کە هەموو لایەکمان تەندروست بین. ئەوە نەی سەرمایەدارەکان هەوڵی پیسبوونی ژینگاکەن، ئەوە سەرمایەدارەکان هەر خۆشیان ئیدعای ژینگە پارێزیەکەن کەچی بەدایان غابەت و دارستان و هەندا ئاگرکەوتۆ لە دارستانەکانی ئەمازۆنیش بۆ ئەوەیە کە ژینگە پیسەکەن و یانوێ کە ڕۆژێ بێ تەختیکەن و شەریکاتی گەورە و شەریکاتی پترۆڵ و شەریکاتی گەورە لەسەری دروستکەن. ئەمە یەکێکە لە جۆرەکانی شانۆی سەرشەقام ئەتوانین پێی بڵێن ئەمە جۆرێکە لە جۆرە باشەکانی شانۆی شەقام. جۆرێکی تریشمانەیە پێڵێن بە بووکەڵە ئیشکردن بە بووکەڵە، جۆرێکی تر پێڵێن سەما بە سەماکردنە، جۆرێکیشی هەیە تۆ ناتوانانی بڵێ ناوی داق ناوی دەخی لێ بنیت، تۆ توانی بە بیرۆکە ئیشکەیت. شانۆی سێوی بیستویەک خاوەنی خەڵاتی یەکەمی شانۆی سەرشەقامە کە لە ماوەی ڕابردوودا وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم لە قەزای دەربەندیخان سازی کرد. هەڵەبجاش گەرچی لەگەڵ سێودا هاوکۆک نییە، بەڵام لە ئاست پەیامی شانۆکەدا باوشی بۆ بڵاوکردنەوەی کردەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجا. پرتوکا نویسکار و لێکۆلینەر ئیحسان جۆلەمەرگی یا bi navê dîroka Orarto û şehristaniyê hate çapkirin û belavkirin, ev pirtûk beşek ji dîroka Kurdên kevnar, lêkolîn û şirove dike. Arif Aslan ji wanê ev rapor di derbarî vê pirtûkê de amade kiriye. Pirtûka nivîskar İhsan Cülêmergî ya bi navê dîrok û şaristaniya Urartuyan ji weşanxaneya Lîsê derket. Em bi vê mebestê li Wanê bûn mêhvanê mala nivîskar Cülêmergî. Wî mala xwe bi berhemên cûr bi cûr yên Cülêmergî an ku hekariyên xemilandiye. Nivîskar Cülêmergî di hevpeyvînê da derbarê naveroka pirtûka xwe da axivtû got ku heya niha şaristaniyekê wek Urartuyan nehatiye avakirin. Dewleta Urartuan du basket eşîreta pêk hatiye. Li başûrê gerava Wanê eşîretên Naîriyan. Bakurê gerava Wanê jî eşîret Araratiyan. Ev her du bingehê xwe da hûrî ne. Ji ber êrişê Asûriyan yê dijwar têne cev hev 906 salan beriya zayînê xîmê dewleta Urartuan da avêjin. Bi dîtina min çiyayê Zagrosan şaristaniyê bi vê rengî nedîtîne, carek dî jî nabînin. Di hin berheman da berdewamiyên şaristaniya Urartuyan û Hûriyan wek Türk an jî Ermenî dane nîşandan. Nivîskar Cülêmergî di pirtûka xwe da li ser vê babetê sekiniye û dibêje ku gelê Kurd berdewamiya şaristaniya Hûrî û Urartuyan e. Lêkolîn Wanê herêmê da lêkolîn kire hemê girêdayê bîrê baweriya fermîn e. Mirovê milletê xwe ne, mirovê serdestan in. Milletê Kurd îro jî rojeva milletê Kurda nasnekirin, tunekirin heye. Ji bo wê nexwestîne têkiliyê Hûriyan û Kurdina bîne ziman. Lê min ser zimanê jî hin xebat kirin. Yani mirov sed dikarî bêjît ku zimanê Kurdî zimanê Hûriyan e. Ji xwe profesorê Tirk yê herî navidek Oktay Bellî dibêjîtin devûkê Urartuan, devûkê Hûriyan yê direng e. Yani ew hemû vê têkiliyê çê dikin. Cülêmergî anî ziman ku Urartuyan diwarê berxwedanê da nav û deng bûn û her wiha ji aliyê bajarsazî û çandiniyê da jî pir zêde pêşketî bûn. û gelê Wanê hê jî berhemên dîrokiyên Urartuyan sûd werdigirin. Yani Urartuî rastî jî ne tenê warê berxwedanê da pêşketîne û derbarê çandinê av û deravan, çêkirina bendavan, çêkirina ciwavan, çêkirina rêyan. Rêyek ser bajêr toş bayê birîne rewandizê. Bêjine wê rê rêya artêşê. Kalkê wê menûwa 50 kilometran zêdetirîn
جوا بسر ناوی خواه جوا شهماران ادایا آوا کرن ایروژی امشین به سفرازه ببیجین که گلی دوری دشت وانه لبروی جوابتین آفدان هری داوی جولمرگی در حق گرینگی پرتوکا خدا جی افتش دیار کر. tabii نویساندنا دیروک و شهرستانیا اورارتوان کار من جی نبی کار اکادمیسیان آنه لی از ما من دید که میدان والا کس تکیلیت شهرستانیا اورارتو کردان ناینیت از زمان من خواه ارکدار دید من کردی نویسی از پوشمانجی نینم و نفش ایرو گلک من نگهید جی من ناس نکز جی از باور دکم که پیش روز دان هنکس یه که زانینگه کردان در کت شاهدانه ما ورگده او ده ما بناسن او ده بزانم چه گودیه هجای گوتنه که حتی نه پرتوک نویسکار جولمرگی یم بناوه جنبلی کره میر حکاریان حکاری صورتleri مزوپوتامیا uygarlığında hakkari miri hakkariyan zeynel bege u du pürtüken din en binave serpiyatiya momeu xemrevin u xevrevin hatine çapkirin. Arif Aslan, Deng Amerika, Wan. هنرمند مکسیکی رافائل لوزانو هیمر جبو پنابرین مکسیکی و کشیا سینور برهمکه به ناوی تونرا سینور افراندیه گو بخواه برهمکه انستلوشنه دا گو بالی بکشینه سر کشیا سینوری مکسیک به امریکار. هنرمند مکسیکی رافائل لوزانو هیمر دزگاه چکری به ناو بوردر تونر که خلق دکارم پیوندیان دگل هفتو بکن برای دنگی و روناهیان دناو برا باجر الپاسو لامریکا و باجر سیوداد لمکسیکو. اول دانن دل منن گلک بلزن به لام بهیوی بین کو کسی جی مکسیک بهت و هول بدد بچسبینید از تنیمه حیبتی دمینم او کسک لوی دریه کسک دست خوال سانسور دده افل دانا دلویه از پریا دستن خواه هسپوی دکم بنگه بوردر تونر دکویده هر دو لاین سنور دناوبرا مکسیکو و امریکا دا گو بکاتی اج مایکروفونه که و دنگ بلندگره کی و چرخه که مازن بجدار بود دکارن دگل ایک بافن و روناهی دگل دنگ وان که موزیده دبید و به ویشی وی هر کسک دکارید و دانستاندنه بچاون خوب ببینید گلک سیره نها دیوان سر بست کم و نها تنیلی دانا دلی مکسیکی هیا و یه بردوامه هشتا اب دست گرتیه جاردی دستین خودانان سر نها هر دولوی درینه او عجیبیه Adilene. Hola, Adilene. Yo soy Mónica. ¿Cuántos años tienes? Tengo 9. ¡Ay, qué padre! ¿En qué año vas? ¿En tercero de primaria? En cuarto. Cuarto. ¿Y qué tal? ¿Te gusta la escuela? آرمان جاوه اوه که هجماره که زورا دنگن خوجیهی نشان بدد. دا که بریوان ولاتین جیهانی بدد تا پرسا پیک و جیان و پیک و گریدانا باجرن خیشک که دونه توین جدا پیک و دجین. لدیف کوتناره و برا پروژه بوردر تونر آنا گابریلا بسیرا بو آژانسا رویترز. لی فلیپین هنرا بالی دبر وندا کرنی دبو جبر روشا آبوری و نآرامی. لی بلی بکد و خباتا هنرمندین و کاریبون اف هنر جارک دن و جین و گش بکن. سەمای بەلەی فلیپینی بەهۆی زریانی بەهێز و کەمی بوجەوە سەماکارانی لەدەست دەدات لە کەشتی گەشتیاریدا و سەمای بەلەی فلیپینی توانیوێتی دەربازی بێت لە هەموو جۆرەکانی ئەو زریانە. هاوکاتی ئەوەی تیمی بالێ ئاهەنگی 50هەمین ساڵی دەگێڕێت بەڵام ڕێکخراوی هونەری بەناوبانگ سوورە لە سەر بەردەوامبوونی نواندنەکە. دابینکردنی بوجە زۆر سەختە بۆ مسۆگەرکردنی کاری تیمەکە پارەیەکی زۆر کەم هەیە بۆ پێداویستیەکان وەک موچەی سەماکاران یاخود تەنانەت بۆ پێڵاوەکانیان بەڵام زیاتر لە 30,000 کەس ساڵی ڕابردوو تەمەشای بەرهەمەکانی نواندنەکەیان کردووە. ئەمە خۆشیەک ناگەیەنێت بۆ ئەم وڵاتە کە ملیۆنان کەسی تێدا دەژیت و ڕۆژانە کەمتر لە $2 هەیە. یەکێک لە گەورەترین گرفتەکان هێشتنەوەی ئەم سەماکارانەیە کە ڕاهێنانیان پێکراوە. هەندێکیان حەز دەکەن بچنە پاڵ ڕێکخراوی پۆلی جیهانی لەوانە ستیلا ئابرێرا. ئەو کە لە ئێستادا سەماکەرێکی سەرەکیە لە سەمای ئەمریکی و سەمای ڕۆژاوای ئوسترالیدا. سەماکاری سەرەکی دەنیس پارانگۆ کە ماگانە بە $40 دەستی پێکرد وەک شاگرد لە تیمی نوانەکەدا.
دەڵێت ئەو پشتی بە خێزانەکەی دەبەست بۆ کرێی ماگانەکەی و لەوە شتێگەشت کە بۆچی ئەوانی تر ئێرە بەجێ دەهێڵن. سەماکارەکان لە دەرەوەی وڵات جووتێک پێلاو لە ڕۆژێکدا بەکاردێنن بە خۆڕایی لە لەندەن. ئەو پێلاوەی ئەوانە بەکاردێنن جووتێکە لە ڕۆژێکدا، بەڵام لە سەمای باڵی فلیپینیەکاندا سەماکارەکان بە درێژایی مانگێک ئەو پێلاوانە بەکاردێنن و چەسپی لێ دەدەن و بویای دەکەن هەموو کارێک دەکەن تەنها بۆ ئەوەی بەرگە بگرێت. هەروەها دەشڵێت لە ڕاستیدا زۆر سەختە چونکە پێشتر موچەکە زۆر کەم بووە کە زۆربەی سەماکارەکان پێی ئاسوودە نەبوون. دەنێست پێنج پێڵاوی تری لەسەر حسابی خۆی دەکرێت بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی لا کاتی نواندنی ڕاستەوخۆدا پێڵاوەکەی لەبەر یەک هەڵناوەشێت. لە ڕاستیدا فلیپینیەکان دڵێکی گەورەیان هەیە بۆ هەرچ کارێکە بیکەن. بۆیە لە دوای ئەوەی کە هەموو شتێک سەبارەت بە سەما بۆ ئێمە زۆر زەحمەتە، هەموو شتێکمان تەرخان دەکەین بۆ سەمای باڵێ. کارلۆ پاسیس سەماکاری پێشووی ناودار لە ئاسەمای بالەی هۆنگ کۆنگ کە بۆ ماوەیەکی کورتگەڕا بۆەوە مانێلا باوەڕی وایە بەهێزی سەماکارانی فلیپینی تەنها لە جەستەدانیە. بە توانایی سەماکارانی فلیپینی لە سەمای بالەی هۆنگ کۆنگ لەو کاتەی منی لێبووم ئەو ڕاستیە دەردەخات کە ئێمە نەک تەنها سەما دەکەین بەڵکو ئێمە ڕۆڵەکان بەرجەستە دەکەین بە سەما وێنای ئەو ئەرکە دەکەین کە پێمان سپێردراوە ئێمە حەزمان لە نواندنە. سەمای بالێ فلیپینیەکان ڕەتیان کردەوە کە خەرجی ساڵانە بدەن، بەڵام سەرچاوەکانی هوەری لە جیهاندا دەڵێن 4 بۆ 6 لە بەرهەمەکانیان ساڵانە بەلایانی کەم $100,000 تێچوویانە. هەرچەندە ئەوان هەمیشە بە خۆڕایی بن کە کللتوری و نەتەوەیەکان بەکاردێنن، ئەو کۆمپانیایە لە ساڵێکدا تەنها $40,000 لە هاوکاری حکوومەت وەردەگرێت. ئەوەش کە دەمێنێتەوە پشت بە سپۆنسەرەکان و ئامادەبووان و بەخشین دەبەستێت. درەوشانەوەی بەرهەمهێنانی سەمای بالەی فلیپینی لە یەکەم 10 ساڵیدا شەوقیدایەوە. کاتێک لە حەزی ئەفسانەی هەریەک لە سەماکاران مارگەرت فانتین و ڕۆدێڵف نوریت، ناتالیا مەگەرۆڤا هەروەها پاتریک باسی لە کۆمپانیای مانێلا سەمایان دەکرد. بینەرێن هێژا li vir em giştin dawiyê heytanî bernama dinê herşad û bextewar bin.